جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە نیمەڕۆی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی مەهاباد، کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی شاغڵ لە مەیدانی نەوتی یاداوەران، داواکاری 200 چالاکی سیاسی بۆ ئازادکردنی دکتۆر کەماڵ جعفەری یەزدی لە زیندان، خانشینکردنی زۆرەملەی معەلمێک لە بەندەرەنجەلی و خۆپیشاندانی ڕاستەوەکانی ژاپۆن دژ بە کوردانی دانیشتووی ئەو وڵات. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەمە 19 جوزەردان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، ورمێ، مەریوان، بیجار، تەورێز، تاران، شیراز، بەندەرعەباس، شەهری کورد، خۆڕەماباد، زەنجان، ڕەشت و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی مایشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات دووشەمەی هەموو هەفتەیەک دژ بە دۆخی خراپی مایشەتی، گرانی و هەڵاوسان خۆپیشاندان دەکەن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داخوازیەکانیان نەداوە. خانشینکراوانی ناڕازی دژ بە ستادی ئیجرایی فەرمانی ئیمام و سوپای پاسداران دروشمیان بەرز کردەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی بوون. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری ئیلام ڕۆژی دووشەمە 19 جوزەردان شۆفری کۆمباینێک لە شارستانی هەلیلانی سەر بە پارێزگای ئیلام لە کاتی نوێژینکردنەوەی ئەو ماشینە تووشی ڕوودا و هاتوو گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان کرێکارێکی تەمەن 49 ساڵی خەڵکی ئیلام لە کاتی نوێژینکردنەوەی کۆمباینێک بە بورن کەوتە نێو ماتۆڕی مەغزەنی ئەو ماشینە و بە سەختی بریندار بوو. بە پێی دوایین زانیاری ئەو کرێکارە بریندارە پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی مەهاباد. ماوەی 18 ڕۆژە بەندکراوێکی عەقیدەتی لە زیندانی مەهاباد بە ناوی ئیراج سۆفی محەممەد دژ بە بێبەشبوون لە مافە سەرەتاییەکانی مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. سەرەتای پاییزی ساڵی 98 هەتاوی ئیرج سۆفی محەممەد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ڕاگوێزرا. مانگی گەلاوێژی ساڵی 99 هەتاوی ئەو بەندکراوە عەقیدەتیە لەلایەن لەقی دوی دادگای انقلابی ورمێ بە سەرۆکایەتی قازی عەلی شێخلوو بە تۆمەتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگەی ئەندامەتی لە گروپە تۆنڕاوەژۆکان بە 15 ساڵ زیندان مەحکوم کرا، بەڵام سزاکەی لە دیوانی باڵای وڵات بۆ 10 ساڵ کەم کرایەوە. دادگایکردنی عەبدوڵڵا ڕەزایی چالاکی سنفی فەرهەنگیانی کرماشان ڕۆژی دووشەمە 19 جوزەردان جەلسەی دادگایکردنی عەبدوڵڵا ڕەزایی چالاکی سنفی فەرهەنگیانی کرماشان لە لەقی یەکی دادگای گشتی و انقلابی ئەو شارە بەڕێوەچوو. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئیتلاعاتی سوپای کرماشان پەروەندە سازی بۆ عەبدوڵڵا ڕەزایی کردو و ئەو چالاکە سنفیە لە بەرانبەر تۆمەتی ناڕەوای تەبلیغ دژی نظام لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی بەرگری لە خۆی کردووە. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی شاغڵ لە مەیدانی نەوتی یاداوەران. پەیانی ڕۆژی دووشەمە 19 جوزەردان کرێکارانی شاغڵ لە مەیدانی نەوتی یاداوەران بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شاغڵ لەو مەیدانە نەوتیە خوازیاری زیادکردنی حەقدەست بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕێزبەندی، پێدانی مەزایای پیشەیی، وەلانیانی جیاوازی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی بوون. کرێکارانی ناڕازی هەروەها ڕایانگەیاند کە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بە تەواوی ماندەگرێت. ناڕزایەتی پارێزوانەکانی جەنگەڵ لە مازەندەران. کرێکارانی پارێزوانی جەنگەڵ لە وەستانی مازەندەران ڕۆژی دووشەمە 19 جوزەردان لاس نەدانی حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان هێشتا ڕێژەی حەقدەست و مەزایای
پارێزوانانی جەنگەڵ لە ساڵی تازە زیاد نەکراوە و 1200 کرێکار بەهۆی کەمی حەقدەست لە دۆخێکی سەختدا دەژین. ناڕازیان لە دروشمەکانیاندا خوازیاری وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان و واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەت بوو. داواکاری 200 چالاکی سیاسی بۆ ئازادکردنی دکتۆر کەماڵ جەعفەری یەزدی لە زیندان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 200 چالاکی سیاسی و مافی مرۆڤ لە نامێکدا داوایان لە دەستگای قەزایی کردووە دکتۆر کەماڵ جەعفەری یەزدی لە زیندان ئازاد بکات. واژۆکارانی ئەو نامەیە وێڕای ئاماژەدان بە دۆخی ناجێگیری تەندروستی دکتۆر کەماڵ جەعفەری یەزدی ڕایانگەیان مرۆڤێکە بۆ پاراستنی خەڵکی ئێران لە هێرشەکانی ڕژیمی بەعسییانی خسوەتە مەترسیەوە و گیانباز بووە ناتوانێت لە بەرامبەر ناداتپەروەریەکان بێدەنگ بمێنێت. واژۆکردنی بەیاننامەی 14 ئیمزا بۆ دەست لە کارکێشانەوەی عەلی خامنەیی بۆتە هۆی بەندکرانی ئەو چالاکە سیاسیە و بەهۆی بێبەشبوون لە دەرمان و خزمەتگوزاری پزیشکی گیانی لە مەترسیدایە. داوا لە دەستگای قەزایی دەکەین بە زووترین کات ئەو چالاکە سیاسیە لە زیندان ئازاد کات، چونکە ئەو مرۆڤە شەریفە دەنگی مافوازی هەموو بەندکراوانی سیاسی بووە. برینداربوونی 5 کرێکار لە ڕێگەی ئاسنی خۆڕەماباد بەهۆی ڕووداوی هاتۆچۆ. ڕۆژی دووشەممە 19 جۆزەردان بەهۆی پێکدادانی سرویسی گواستنەوەی کرێکارانی ڕێگەی ئاسنی خۆڕەماباد لەگەڵ بارهەڵگرێکدا 5 کرێکار بریندار بوون. بەوتەی بەرپرسی ئۆژانسی خۆڕەماباد سرویسی گواستنەوەی کرێکارانی ڕێگەی ئاسنی ئەو شارە لە کاتی گەیاندنی کرێکار بۆ سەرکار تووشی ڕووداوی هاتوچوو بووە و 5 کرێکار لە ئەنجامی ئەو ڕووداوەدا بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی ئەندیمێش کراون. دۆزینەوەی تەرمی ژنێکی دیکە لە دەوروبەری تاران و ونبوونی کچێکی خەڵکی زابۆت. لە ڕۆژانی ڕابردوودا تەرمی پارچە پارچەکراوی ژنێکی گەنجی ئەفغانستانی بە ناوی کۆبرا ڕەزایی لە دەوروبەری تاران دۆزراوەتەوە. کچێکی گەنجی خەڵکی زابۆل بە ناوی سابیرە سارانی پاشچوونە دەرەوە لە ماڵ ون بووە و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستا نییە. بەپێی زانیاریەکان کۆبرا ڕەزایی تەمەن 26 ساڵ 50 ڕۆژ لەمەوبەر لە کاتی ڕۆیشتن بۆ سەرکار ڕفێنراوە و لا ڕۆژانی ڕابردوودا تەرمی پارچە پارچەکراوی لە دەوروبەری شاری تاران دۆزراوەتەوە. لەلایەکی دیکەوە 2 هەفتە لەمەوبەر کچێکی بەلوچ بە ناوی سابیرە سارانی تەمەن 28 ساڵ بە دوای چوونە دەرەوە لە ماڵی خوشکی ون بۆ و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستا نییە. بەوتەی بنەماڵەی سارانی چەندی جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیمیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان دەست نەکەوتە و پۆلیسی زابۆل هیچ هەنگاوێکی بۆ دۆزینەوەی کچەکەیان هەڵنەگرتووە. سەرکوتی بەردەوامی شارۆمەندانی بەهایی لە یەزد. شەوی یەکشەمە 18 جۆزەردان هێز ئەمنیەتیەکانی یەزد هێرشیان کرد سەر ماڵی 2 شارۆمەندی بەهایی بە ناوەکانی سامان زائر و نوسرەت محەممەدی و کەلوپەلەکانیان تێکتا. بەپێی زانیاریەکان هێزە لیباس شەخسیەکانی ڕژیم بە کاتی شەو هێرشیان کردوە سەر ماڵی ئەو 2 شارۆمەندە بەهاییە و وێڕای پشکنینی ماڵەکە و فیلمبەرداری دەستیان بەسەر مۆبایل، پارە و زێڕی ئەندامانی بنەماڵەکەدا گرتووە هەموو کەلوپەلەکانی نێو ماڵەکەیان تێکداوە. خانشینکردنی زۆرەملەی معەلمێک لە بەندەر ئەنزەلی. بە فەرمانی دیوانی دادپەروەری ئێداری سەکینە مەلەکی هەدەگ معەلمی خەڵکی بەندەر ئەنزەلی ناچار بە خانشینی زۆرەملێکرا و پایەی خزمەتی ئەو چالاکە سنفیە لە پلەبەندی معەلمانی ئێران 2 پلە کەم کراوە. بەپێی راپۆرتی شۆرای هاوەهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران ئەو چالاکە سنفیە بە بیانووی پەشداری لە کۆبوونەوەی ناڕەزایەتی فەرهەنگیان بە خانەنشینی زۆرەملێ ناچار و پلە و پایەی خزمەتی لە گەڵاڵەی ڕیزمەندی کەم کراوە. ئەو ڕێکخراوە وێڕای شەرمەزارکردنی بڕیاری دیوانی باڵای ئیداری خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوتی معەلمانی ئێران بوو. کوژانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە مانە و سەمەلقان. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی تەمەن 47 ساڵی خەڵکی خۆراسانی شۆمالی بە زەبری چەقۆی هاوژینە تەمەن 53 ساڵانەکەی کوژراوە. بەوتەی پۆلیسی خۆراسانی شۆمالی تاوانبار لەلایەن هێزەکانیانەوە دەست بەسەر کرا و هۆکاری ئەو جنایەتە بۆ کێشەی خێزانی گەڕاندراوەتەوە. چەکەی ئاماژەیەکە لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی دیکەی خەڵکی فریمان لە خۆراسانی ڕەزەوی بە ناوی هانیە بێهبودی
لەلایەن هاوسەرەکەیەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژرا بوو. وا دووە هەوامان سەبارەتە بە خۆپیشاندانی ڕاستڕەواکانی ژاپۆن دژ بە کوردانی دانیشتووی ئەو وڵاتە. ڕۆژی یەکشەمە 18 جۆزەردان هەزاران شارۆمەندی تۆندئاژۆی ژاپۆنی لە شاری تۆکیۆ ڕژان لەسەر شەقام و خوازیاری دەرکردنی کوردانی دانیشتووی ئەو وڵاتە بوون. بەوتەی کارناسانی سیاسی بابەتی کۆچکردنی کوردانی باکووری کوردستان لە ساڵی 1990 دیزاینی بۆ وڵاتی ژاپۆن یەکێک لە کێشەکانی نێوان ئەو وڵاتە و تورکیە بووە. دۆخی نالەباری کۆچبەرانی کورد لە وڵاتە و بێبەشبوونیان لە خزمەتگوزاریەکان تەوەری سەرەکی کۆبوونەوەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بووە، بەڵام دەوڵەتی ژاپۆن قەددانی بە مافەکانیان نەناوە. لەم ساڵانەی دواییدا بەهۆی هێرشەکانی تورکیە بۆ سەر پەکەکە، حیزبی ڕازگەرایی ئەوەڵ ژاپۆن گوشاری بۆ سەر دەوڵەتی ئەو وڵاتە هاوردووە تاکو و کۆچبەرانی کورد لە ژاپۆن بکاتە دەرەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بشین.